بەڕێزان بەردەوامین دوایە و چەند ڕووداوی کە لە هەفتەی پێشوودا ڕوویاندا ڕووداوی کوشتن، ڕووداوی خۆکوشتن، ڕووداوی تاوانکاری جیاواز لە سەراسێرەمی کوردستان گفتوگۆ لەبارەی ڕووماڵی میدیاکانەوە دروست بوو. هەندێک دەیانوت کە ئەم شێوازی ڕووماڵەی کە میدیاکان دەیکەن بۆم تاوانانە هۆکارێکە لە زیادبوونی ڕووداوەکانی تاوانکاری. گفتوگۆ دەکەین لەسەر ئەم پرس و بابەتە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر کارزان محەممەد پسپۆڕی تاوانەکانی بڵاوکردنەوە. دکتۆر سڵاو لێبێ بە خێراتی زۆر سپاس خێر سەرچاو. دکتۆر بەگشتی بابزانین بەڕوانینی تۆ ڕووماڵی میدیاکان بۆ ڕووداوەکانی تاوانکاری پێویستە چۆن بێ؟ لە ڕاستیە کاتێک کە ڕووداو لە کۆمەلگادا ڕوودەدات هاوڵاتیان مافی خۆیانە لە ڕێگەی میدیاکانەوە زانیاری دروستیان پێ بگات. ئەمڕۆ بەداخەوە یەکێک لەو هەواڵە دڵتەزێنانەی زوو بڵاو بێتەوە هەواڵی شەڕ و کوشتنە لە ناو کۆمەلگای کوردیدا کە پێم وابێ ئەمە دەرئەنجامی کۆمەڵێک نائەدالەتی و خراپیە لە بەڕێوەبردننی وڵاتەکەدا. بەڵام گرفتەکە لە چیدایە میدیاکان کاتێک ڕووماڵی هەواڵ و بابەتەکانی توندوتیژی دەکەن ئەبێ ڕەچای کۆمەڵی خاڵی گرنگ بکەن. یەکێک لەوانە ئەبێ زانیاری دروست بگوازنەوە. دووهەمینیان ئەبێ بە شێوازێک بێ کە کار نەکاتە سەر ڕێڕەوی دادگا، چونکە لەو کاتەدا هێزەکانی ئاسایش و پۆلیس دێن دەست بە لێکۆڵینەوە دەکەن لە تاوانێک وەروەها زانیارەکان ڕادەسی دادگا دەکەن. نابێ میدیاکان زۆر بچنە قوڵایی تاوانەوە بەهۆی یاخود هەندێک وردەکاری بدرچێنن بەهۆی درکاندنی ئەو وردەکاریەوە تاوانبار لە شوێنەکە ڕابکە یاخود خەڵکانێک دەزوەر بەنە کاروباری دادگا. بەداخەوە ئێستا لە کەناڵەکانی ڕاگەیان کاتێ دیاردێکی توندوتیژی ڕوودا دەست بەجێ ئەگەنە شوێنی ڕووداوەکە مایگە خەرەنسەرێکی گەڵێن چێ تاوانەکەی کردو و تاوانبار چی لێ هاتووە ئەم ڕووداوە چۆن ڕوودا. ئەمانە ئەبێ بەجێ بەدرێ بۆ هێزەکانی ئاسایش و پۆلیس بۆ تاقیق بۆ ئەوەی کە بەرچاویان ڕوون بێ و لە هەمان کاتدا تاوانباران ڕانەکەن لە دەست یاسا. دووهەمین ئەرکی میدیاکان ئەوەیە کە ئەبێت تاوان قێزەون بکەن، تاوانبار قێزەون بکەن، نەک بیکەن بە پاڵەوان لە ناو کۆمەلگادا. کەواتە میدیاکان وەکو ئاماژەم پێکرد ئەرکی خۆیانە ڕووماڵی هەموو ڕووداوەکان بکەن، بەڵام نابێت زۆر بچنە ناو وردەکارەکانەوە و نابێت زانیاری نادروست یاخود شرۆڤەی نادروست بکەن کە کار بکاتە سەر ڕێڕەوی دادگا بۆ ئەوەی کە دادگاکان بە دروستی بتوانن هەم تاوانباران دەژیرکەن هەمیش دووچاری دادگایکەن. چونکە ئێمە نمونەمان بینیوە بەهۆی خراپی ڕووماڵی میدیاکانەوە لە کاتی دادگایکردنی تاوانبارێکدا ئەبینی خەڵکانێکی زۆر کۆبنەوە لە بەردەم دادگادا. من ڕۆژێک ڕۆژمە بەردەم دادگا قەرباڵغێکی زۆرم بینی وتیان سەر عەشیرەتی فڵان دادگایەکرد. تومەز میدیاکان ئەوەندە بابەتەکان وروژاندبوو خەڵکانی و عەشیرەتیان هەموو کۆکردووە لە بەردەم دادگا. لێرەدا میدیاکان ئەبێ یارمەتی دەری جێبەجێکردنی یاسا بن، نەک ببنە پاڵنەرێک بۆ ئەنجامدانی تاوان. باشە دکتۆر، یەکێک لەو پاڵنەرانەی کەواکە میدیاکان لەم ڕووداوە تاوانکاریانە ئەنی مەسەلەی خێراییە، دەیانوێت بە خێرایی زانیارەکان بگێنن لە ڕووداوێکی تاوانکاریە پێویستە ڕەچاوی خێرایی بکرێت یان ئەوەی گرنگە زانیارەکە بە خەڵک بگا و ڕووداوەکە چی بووە بە خەڵک بگا. ئەم هەموو وردەکاری کە تۆ باسە کردستنە بنج و بنەوانی لەو کاتەیە کە هێشتا ڕەنگە تەرمەکە نەنێژرابێ، ئەنی پێویستەکە بۆ میدیا لە ڕاستیە لەو کاتەدا ئاساییە هەواڵەکە بڵاو بکرێتەوە کە ڕووداوێکی لەو شێوەیە ڕوویداوە. بۆچی؟ بۆی کە خەڵک لەو شوێنە نزیک نەبنەوە، نەک بۆ ئەوی کە خەڵک قەڵەباڵغی لێ بکە. لەو کاتەدا کە هەواڵەکە بڵاو بڵێ بە پێچەوانەوە لێرە کاتێ هەواڵەکە بڵاو بێتەوە ئەبینی قەرەباڵغێک کۆ بێتەوە کە تیمەکانی فریاکەوتن، هێزەکانی ئاسایش پۆلیس وەکو پێویست نەتوانن ئەرکەکانیان جێبەجێ بکەن لەبەر قەرەباڵغی. کەواتە میدیاکان کاتێک کە هەواڵەکە بڵاوکەنەوە دەبێ هێڵێکی سوود لەو ناوچێش بکێشێت بۆ ئەوەی کە خەڵک لێ نزیک نەبێتەوە. چەند جار پێشنیازم کردو بۆ لایەنە پەیوەنددارەکان لە هەر شوێنێک دیاردەی توندوتیژی ڕوویا دیاردەی قەتڵ ڕوویا دەست بەجێ ئەبێ بە شیتێکی سوور ئەو دەوروبەرە هەمووی بکرێ بە ناوچەی قەدەغە کراو و هیچ کەسێک نابێت نزیکی ئەو شوێنانە بێتەوە بۆی کە ئەدیلەی تاوان دەستکاری نەکرێ و لە شوێنێکە کە تاوان ڕوویاوە جێپەنجەکان هەڵەگیرێتەوە بۆی جێپەنجەکان نەگۆڕێ. بۆ نمونە ئەو کەسێک کە چێتە شوێنێکە قەتڵی تیا ڕوویاوە دەست لە مەجموعەیە شوێنەیە ئەو وەختە کە ئەدیلەی تاوان ئەگەنەوە شوێنە جێپەنجەی ئەم کەسەش لەوێ دەرەکەوێت. کەواتە ئەم کەسەش دەستگیرەکرێ بزانن تۆ بۆچی جێپەنجە و لێ بەجێماوە. کەواتە لێرە داواکارم لە هاوڵاتیانش کە تاوانێک ڕوودا نەچنە شوێنی تاوانەکە بۆ ئەوەی ئەوانیش نەبن بە هۆکارێک بۆ ئەوی کە دووچاری تۆمەتبار بوون ببن. کەواتە ئاماژەم پێکرد میدیاکان ئەبێ هەواڵەکە بە شێوازێ بڵاوکەنەوە کە خەڵک لە شوێنی تاوان
ڕوون نزیک نەبنەوە چونکە هەندێک تاوان هەیە تاوانی تری بەدوادادێ بۆ لە ڕووداوێکی کوشتن ڕووی داوە کاتێک کە خەڵک ئەڕوا قەرەباغیەکە ڕەنگە لەو لەحزە کەسیش کە بێ دەستڕێژکە بکە یا تەقینەوەی بکە خەڵکانێکی زۆرتر پێوە ببن کەواتە میدیاکان ئەبێ هەواڵی تونند و تیژی بۆ جۆرێک بڵاوکەنەوە کە خەڵک خۆیان لە تونند و تیژی بپارێزن خۆیان لەو شوێنە پارێزن و لە هەمان کاتدا خەڵک هۆشداری ئەوە بدەن بە خەڵک کاتێک کە تاوانکەی دەژیرەکرێت من لێرەوە بە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕاگەێنم هیچ تاوانبارێکی قەتڵ نییە خۆشحاڵ بێ بۆ قەتڵی کردوێتی ئەو چرکە ساتە ئەڵێ ئاگام لە خۆم نەبووە دوای یەک شەو لە زیندانە پەشیمانە باشە کەسێک بەهۆی قەتڵێکەوە لەم دنیا ناوی ئەزڕێندرێ ئەبێ هەموو خزم کە سوکارەکەی بکەونە سکاڵاک بکەونە تەکلیف و تەکلیفکاری بۆی کە ماڵەکە لێی خۆش ببن واش حەقی عامی لەسەرمێنێ و لە قیامەتیش خۆی تەبارەک و تەعالا دادگاییەکە لەسەر ئەو قەتڵی کردویانە کەواتە قەتڵ لە پێناو چییە هەر کێشە و گرفتێکتان هەیە دادگا هەیە چەندین ڕسپی هەیە چەندین کەسانی پیا و ماقۆڵ و عاقڵ هەیە ئەتوانن پەنابرن بۆ کێشەکانی هیچ کێشەیەک نییە کە چارەسەری نەبێ وەکو ئاماژەشم پێکرد هەموو قاتڵێک دوجار لە دادگادا پەشیمانە بێتەوە لە سجنا پەشیمانە بێتەوە خەڵکانێکەیە بۆی قەتڵێکەوە 15 ساڵی تەمەنی گەنجێتیان لە زیندانە بردوۆتە سەر نا ئەتوان بەشداری شایی نەبەشداری پرسی خزمانیان بکەن ئەتوان بەشداری سەفەر و سیاحەیە بکەن ئیتر ئایا ژیان ئەوە ئەهێنێت لە پێناو کێشە و گرفتێکدا پەنابەری بۆ تاوانێک ئەم دنیا ئەو دنیاشت بفەوتێ لەبەرەوە داواکارم لە هاوڵاتیان هەر کێشە و گرفتێکیان هەیە پەنا بۆ شێوازێکی ئاشتیانە دکتۆر بەشێک لە میدیاکان ڕاستەوخۆ لای خۆیانەوە لە دوای ڕووداوە تاوانکاریانی کە ڕوویدا ئەماژیان بۆ کردکەیترەوەن ڕووماڵی ڕووداوەکان ناکەن ئایمە بڕیارێکی دروستە ئەکرێ میدیا ڕووداوێکی گەوری تاوانکاری ڕووەدا 5-6 کەسی تیا ئەکوژرێ تۆ بڵێ من ڕووماڵی ناکەم لە ڕاستیە ئەکرێ ڕووماڵ کرێ وەکو ئاماژەم پێکرد وەکو هەواڵ بڵاوکرێتەوە بەڵام شێوازی ڕووماڵەکان چی بێ بە شێوازێکی تەحلیلی بێ بۆ نمونە ئایا دیاردەی کوشتن بۆچی لە هەرێمی کوردستان لە زیادبووندایە هۆکارەکان زۆربوونی کێشی کۆمەڵاتیە یاخود نەعەدالەتی داراییە یان ئەوە تا بە ئاسان دەست ڕاگەشتنە چەکە چونکە بەداخەوە لە هەرێمی کوردستان بە ئاسان دەست بە چەک ڕاگە یا ئەوە تا مەسەلەکە سیستەمی پەروەردەییە ئێمە لە هەرێمی کوردستان لەبەرەوەی کە سانسۆرێکی زانستی و قانونیمان نییە لەسەر تۆڕە کۆمەڵاتەکان وای کردووە ئامرازی بڵاوبوونەوەی توندوکی ژیاد بێ بۆ نمونەمە چەندجار پێشنیازم کردەوە بۆ زاتی ڕۆشنبیری کە بێ هەموو گەیمە ئەلکترۆنی توندوتیژەکان قەدەخە بکرێ ماقوڵ نیە ئەڕۆیتە هەر ماڵێک ئەبینی مناڵەکەی هات و هاوارێتیەوە چێکاکە خەیەکی پۆبجێکێکی کوشتنە باشە ئەم مناڵەکە گەورە بچی لێ پیاابێ لەبەرەوە داواکارم لە دایکان و باوکان هیچ یاریەکی ئامرازی جەنگی بۆ مناڵەکانیان نەکردن چ بە شێوەی ئەوانەی کە تەرەقە و ئەلکترۆنیە چ بە شێوەی کە هەتا نایلۆنیش بێ بۆ چونکە ئەمە هەستی توندوتیژیان لا دروست دەبێت کەواتە ڕووماڵەکە بە چه ئاراستێکە بەو ئاراستەیە کە هۆکاری توندوتیژیەکە بدۆزنەوە و بۆ ئەوەی کە چارەسەی بۆ بکە دکتۆر فەرمانگەی داواکاری گشتی نووسراوێکی کردووە داوا لە بەڕێبەرێتی ڕۆشنبیری سلێمانی دەکات دەڵێ بۆ هەرێم هەموو هەرێمی کوردستان نیە تەنها بۆ سلێمانیە نووسراوەکە باوەکو خۆی بخوێنینەوە نووسراوەکە لای بەڕێزی شدەیە سەرۆکاتی داواکاری گشتی فەرمانگەی داواکاری گشتی لە سلێمانی لیژنەی تۆمارکردنی داوای مافی گشتی بۆ بەڕێبەرایەتی گشتی ڕۆشنبیری سلێمانی بابەت ڕووماڵکردنی هێواڵی کوشتن یعنی ئەم نووسراوە ئەمڕۆ بڵاوکراوەتەوە داوا لە بەڕێبەرایەتی گشتی ڕۆشنبیری سلێمانی دەکا دەڵێ بابی خوێنمەوە بۆی لای هاوڵاتیانیشە بێ ئاشکرای زۆرێک لە کەناڵەکانی ڕاگەاندن بە تایبەت تەلەڤیزیۆنە لۆکەڵ و سەتەلایتەکان لە کاتی ڕووماڵکردنی هێواڵ و زانیاری سەبارەت بە هەر ڕوودا و تاوانێک بە تایبەت تاوانی کوشتن لە کاتێکدا دادگا و لایەنە پەیوەنددارەکان سەرقاڵی کۆکردنەوەی زانیاری و لە کۆڵینەوەن کەچی بەبێ ڕەچاوکردنی ئیتیکی کاری ڕۆژنامەگەری و میدیایی و پێچەوانی یاسا و ڕێنمایە کارپێکراوەکانی هەرێمی کوردستان ئەو جۆرە تاوان و ڕووداوانە دەکرێتە هەواڵی بەپەلە و زانیاری بێبنەما و ناڕاست بڵاو دەکەنەوە و لێکدانەوەی نایاسایی و نادروست بۆ ڕووداوەکە دەکەن هەروەها چاوپێکەوتن لەگەڵ کەسوکاری کوژراو دەکەن ئەمەش جگەلەوەی بە تاوانە ژمار دەکرێت لامان کەدا کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەسەر دەرونی تاکەکانی کۆمەلگا و بە تایبەتی هەرزەکاران و بەلا ڕێدابردننی ڕەوتی لێکۆڵینەوەکان هەروە کاریگەری
نەرێنی دەکاتە سەر ئاراسی ڕای گشتی و نەمانی متمانە و بڕوای خەڵکی بە دادگا و دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان. لەبەرەوە تکایە سەرجەم کەناڵەکانی ڕاگەیاندن میدیا بینرا و بیسراوەکان پابند بکرێن کە خۆیان بە دوور بگرن لە ڕووماڵکردنی ئەو جۆرە هەواڵانە و ڕەچاوی یاسا و ڕێنماییەکان بکەن بە پێچەوانەوە فەرمانگەکەمان ڕێکاری یاسایی دژ بە هەر کەناڵێک دەگرێتە بەر. ئەو ناوەڕۆکی نووسراوە بوو کە فەرمانگی داواکاری گشتی بڵاوی کردوێتەوە. دکتۆر ئەکرێتەوە بە پێی یاسا کەناڵەکان ناچار بکەی بڵێ ڕووماڵێم ڕووداوانە مەکەن؟ بە دڵنیاییەوە ئەم بڕیارەی فەرمانگەی داواکاری گشتی کارێکی زۆر خەمخۆرانەیە، چونکە سێ بابەتی زۆر گرنگی ورژاندووە. یەکەم زانیاری ناڕاستە، دوو شرۆڤەی ناڕاستە، سێ لێدوان وەرگرتنە لە شایەت حاڵان و کەسوکاری کوژراوەکە. تەڵام من لێرەوە داواکارم لە هاوڵاتیان ئەگەر کەسەکە خوددا نەخواستە خزمی ئەویش بوو نزیکی بوو دراوسێ بوو نابێت لێدوان بە، چونکە سپێنێ ئەم لێدوانانی ئەو کارەکاتە سەرڕەوتی دادوەری یا ڕەنگە ئەو کەسانی قاتڵەکەیان کرد و ڕق لەم کەسەدا بڕن بڵن تۆ بۆ نهێنیە درچێنی، کەواتە هەر نهێنێکی لابێ ئەبێ بە شێوازێکی نهێنی بیداتە هێزەکانی ئاسایش و پۆلیس نەک بیداتە کەناڵەکانی ڕاگەاندن. بەڵام گرفتەکە لە چیدایە؟ دەبوو ئەمە وەزارەتی داد دەری بکات نەک هەر لە سلێمانی، چونکە گرفتەکە تەنها میدیاکانی زۆنی پارێزگای سلێمانی و هەڵەبجە نین، میدیاکانی هەولێر و دووەکیش ئەبێ پابند بە ڕووداوە. پەیجەکان بەتایبەت تۆڕە کۆمەڵایەتەکانیش هەرچەند من لێرەوە زۆر سپاسی کەناڵ و سایتەکانی ئەم دوو زۆنە ئەەکەم سلێمانی و هەڵەبجە تەلەفۆنیان بۆ کەم لەم فلانە بابەتە قاڵبی تاوانەوە بە قسەمەکەن لای بن، بەڵام گرفتەکەمان لە چییە؟ چەندین کەناڵ و سایتی زۆنی هەولێر و دووەکەیە ئەڵم یاساکە بەپێی ئیمزاکەی سەرۆکەکە ئێوە ئیمزاکراوە تکاتان لێکم ئەمە ئەچێتە قاڵبی تاوانەوە لای نابن. بەڵام بۆچی هەمیشە ئاگاداریانەکەم بۆی لە لای خۆم بۆ کە توێژینەوەکەم پێیان بڵم کە ئاگادارم کردوون لایەن نەبردووە، کەواتە ئەبێ لە وەزارەتی دادۆ دەرچێ. بەڵێ وەزارەتی داد بەپێی مادەی 236 لە یاسای سزادانی عراقی کە 6 خاڵی دەستنیشان کردووە میدیاکان نابێت تەداخلی تێدا بکەن کە پەیوەندیدارە بە دادگاکانەوە و بە پشتبەستن بەو مادەیەوە بە پشتبەستن بە یاسای ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان کە ئاماژەی بۆ کردووە میدیاکان نابێ بابەتێک بڵاو بکەن و کار بکاتە سەر ڕێڕەوی دادوەری دەتوانێت ڕێنمایی ورد بۆ سایتەکان بۆ کەناڵەکان هەتا بۆ تۆڕە کۆمەڵاتەکانیش دەرکە. لێرە پرسیارێک دێتە ئارا ئەی کەسێک کە لە ئەکاونتێکی هەیە چ بەرپرسیارەتێکێتە ئەستۆ بەپێی یاسای ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان هەر ئەکاونتێک کاتێک کە بابەتێک شەیرەکە هاوڵاتێک بابەتێک شەیرەکە هەمان بەرپرسیارەتی ئەو کەسێک کەکرێتە ئەستۆ کە بابەتەکەی بڵاو کردوێتەوە. بۆ نمونە پێیجی خاوەنەکەی نادیارە، ئەکاونتێک دێ هاوڵاتێک دێ ئەم بابەتە شەیرەکە هەمان بەرپرسیارەتی قانونی ئەکرێتە ئەستۆوەکو وای خۆی بڵاوی کردبێتەوە. و ئەگەر پەیجەکە ناونیشانی نادیار بێ خاوەنەکەی نادیار بێ ژمارە تەلەفۆنەکەی نادیار بێ بەرپرسیارەتی قانونی تونترە بەرامبەر بێکێک کە دیار بێ. بۆچی؟ چونکە عادەتەن کەسانی دەمامکدار ئەکاونتی دەمامکدار بەرپرسیارەتی سزایی قورسرەوەک لەوەی کە کەسێک بە ئاشکرا ئەکاونتی یاخود تۆڕە کۆمەڵاتەکانی هەیە. لەبەرەوە داواکارم لە هاوڵاتیان کاتێک کە بابەتێکی خراپە بینن لە جیاتی ئەوەی کە کۆمنتی پشتیوانی و لایکی بۆکەن ئەبێ ڕیپۆرتی بکەن، چونکە سبەینێ بڵاوبوونەوەی دیاردەی تاوان کاریگەری کاتە سەر هەموو خێزانەکان و زیانی بۆ هەمومان هەیە. باشە دکتۆر یەکێکتر لەو پرسو بابەتانە ینی جاری وایە کە ڕووداوێک ڕووەدا وێنی تاوانکارەکە دادەندرێ و دەنووسرێ چیتانەیە بۆم تاوانکارە و بەڕایەوە سزاکە گەر بدرێتە دەزیەوە ئێوە چۆن سزایە دەن چی لێکەن ئیترێکیاڵە سەرێ بڕینێکیاڵە هەڵێ واسینێکیاڵە لە دارێ دەین ئەمە واکە دادوەرەکانی ژەر کوڕێ و کۆمەڵگەیەن کاریگەری ئەم قسانیان لەسەرە بێ بێگومان. ئەمە لە دوو خاڵەتوانم ئاماژەی پێ بکەم. یەکەم پرەنسیپێکی گشتی هەیە تۆمەتبار بێت تاوانە تاوەختی تاوانەکەی بەسەر سەپێنرێ. یەکێک لەو چیرۆکانی کەرگیز لە بیرم ناچێ ڕۆمانی ماڵ ئاوەگوڵی خەمە پیاوێک لە سجن بەرە بێ ئەڵەن تو باشە تۆ قەت مریشکێکی سەر نەبڕە چۆنەوە قەتڵەو کردووە وەڵام من نەمکردووە بینی خۆمان بێ ئەڵە من دەستگیرانەکەم شووی بە پیاە کردووە من چوم پیاوەکەم کوشتووە بەڵام بۆ خاتری ئەوەی کە ئەو کەسێک کە حەزم لێ کردو نەکرێتە زیندانەوە من لە دادگا تاوانەکەم خستۆتە ئەستۆی خۆم 15 ساڵە لە پێنە ئەو لە زیندان نابووم دڵنیام زۆر لەوەش زیاتر دێنێ دکتۆر هیمدادی حسێن نووسێتی کەواتە بۆ دەرەکەی تاوانبار بێت تاوانە تا ئەو وەختەی تاوانەکەی بەسەردا ساغە بێتەوە. دووهەمینیان ئەم تۆمەتبارە کاتێک کە تاوانەکە دەشێت لە دوای زیندان ببێ بە ئینسانێکی باش. مەسەن لە ڕۆمانی بێسەرپەرشتانە بێژەن لەسەر دزی زیندانیە کرێ بەڵام کاتێک کە دێتە
دێتە دەرەوە لە زیندان دەبێت بە پزیشکێکی زۆر خێرخواست خزمەتی هەموو کۆمەلگاکە خۆ ناکرێت هەموو ڕۆژێ بەمە پێ بڵن تۆ لەسەر وەختی خۆی لەسەر دزی گیرایی کەواتە لێگەڕێن مرۆڤەکان پاک ببنەوە لە زیندانە کاتێک کە پاگە بنەوە زیندانەکان ێسەنیان چاکسازیە دەم خۆش کەواتە مرۆڤەکان کاتێک کە سزان چەشت دەشێت تەمێ ببوون و ببن بە مرۆڤێکی زۆر باش کەواتە ناوێ کۆمەلگا یاخود میدیا بە جۆرێک ناویان بزڕێنێ کە هەرگیز خۆیان بۆ ڕاست نەبێتەوە. باشە دکتۆر یەک حاڵێتی تر ینی ڕووداوەکانی تاوانکاری لە هەموو جیاندا هەن لە ئەمریکا جاری وایە ڕۆژانە دەبیستین هاوڵات یەگەڵی کوتایە سەر قوتابخانەیەک ینی دایان خوێندکاری کوشتووە لە قوتابخانەکە ئەمە لە سوید ڕووەدا لە ئەوروپا ڕوە لە هەموو جیانام ڕووداوانە ڕوو ئەدەن بەڵام بۆ لای ئێمە زیاتر دەنگەداتەوە خۆ ڕەنگە ڕووداوەکان زیاتر نەبێ بەڵام زیاتر دەنگدانەوەی هەیە پێدوانێ پەیوەندی بۆیە هاوڵاتی ئێمە ینی هەر بۆ خۆی جوێکی بۆ خۆی دروست کردووە ڕووداوێک لە هەر جێگەیەک ڕوو بدایتر ئەم هەموو پەیجەکانی لای کردووە هەر ڕووداوێک لە هەر جێگەیەک ڕوو بدا یەکسەر دێتە بەرچاوی ئەم دێتە بەردەستی ئەم چەندە گرنگە ئینسان ڕەچاوی میزاجی خۆشی بکە ینی پێویست ناکات و هەموو ڕووداوێکی ناخۆش ببیستی ببینی بێتە بەرچاوت لە ڕاستیە بەشێکی پەیوەنددارە بە حکوومەتەوە کە ئەبوو کۆمەڵێک سایتە یاخود کۆمەڵێک یاری ئەلکترۆنی تونند و تیژی هەیە ئەبێ ئەمانە هەمووی بلۆک بکرێ بۆی کۆمەلگا لە دەستیان ئاسوودە بێ دوو هەمیشیان کۆمەڵێک دیاردەی وەکو بێکاری و نەعەدالەتی کۆمەڵایەتی قەیرانی موچە قەیرانی بژێوی وای کردووە کە ئەم ڕێژەی بێکاری زۆرێ لە ناو گەنجانە کە تا سەعات تانی وەشەو بە خەبەرن و بەیانتانی ڕۆڵناسن لە خەو وای لێ کردووە کە حەز بە جۆرەها چکە وزیان زۆرتیایە ناچار لە تونند و تیژیە خاڵی ئەکەنەوە کەواتە حکوومەت بۆ ئەوەی کە ئەم کێشانە کۆتایی پێبێنێ یا خو زۆر کەم کاتەوە ئەبێ قەیرانەکانی ناو کۆمەلگا چارەسەرکە من لێرەوە گلێشی ڕخنێکی زۆرترم لە حکوومەتی هەرێمێ حکوومەتی هەرێم بۆ ئامادەیە مۆڵەت بە بەدایان ناوەندی نێرگە لە کێشان و کافتریا بۆ ئامادەنیە دایان سنتەری گەنجام کاتەوە بۆی کە گەنجان سەرقاڵی جۆرەها فێربوونی پیشە ببن بۆ ئەنواع و ئەشکاڵ بەرهەمی خارجیێنێ بۆ دایان کارگە و کارخانە ناکاتەوە بۆی کە گەنجان سەرقاڵی ئیش بن باشە گەنجێک لە بەیانی بڕا بۆ تا سەعات 4 ئێوارە مەجاالیم بابەتانی هەیە بە دڵنیاییۆنیەتی کەواتە بوونی نائەدالەتی و ڕێژەی بێکاری لە ناو چینی گەنجانە کە زۆر ئاڵودەی دنیای ئەلکترۆنیاتن تۆڕە کۆمەڵاتەکانن وای کردو ئەم دیاردانە زۆر زیاد بێەوە لە هەمان کاتدا ئامۆژگاری کەریشمان لە ناو کۆمەلگا دەکەمە من لێرەوە داواکارم لە هەموو گەنجێک تکاتان لێکم تەمەنی گەنجی خۆتان بۆ تونند و تیژی بەسەرمە بن گەڕنەوە ناو دنیای ناسکی خۆتان زۆرم لە سەیرە کەسێک چێژ لە تونند و تیژی ببینێ ئەمانی کە پابندە من بە یاخود ئاڵودەی تونند و تیژیە بن شەوانیش خەویان نائاسوودێ شەو خەویان نائاسوودەیە جەستیان زوو تێگەچێ لەگەڵ دەوروبەریانە ناکۆکن ناتوان بن بە هاوڕێکی باش هۆکارەکەشی خراپەکارانانی تۆڕە کۆمەڵاتەکان و دنیای ئەلکترۆنیات زۆر بەڕێز دکتۆر کارزان محەممەد سپاس دەکەم سپاس بە ئامادەبوونە سپاس بە ڕوونکردنەوە زۆر سپاس بۆ ئێوە سپاسەکەم بە خێراتی سەرچاو خۆشەویستان بەرمەتی ئەوکارانم بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتانەگەینەوە کاتێکی خۆشخواتانەکە سپاس دکتۆر.